بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ ئەم کاتتان باش سەی ئارمانم و لەگەڵ هاوڕێم پێدرامینەوەندیش بەرنامەی ئەمڕۆتان پێشکەشەکەم. لە بەرنامەی ئەمڕۆیە وتوێژێکمانە بێت لەگەڵ فاتحی شێخ سەبارەت بە ئازادی شاری کوبانی. هەروەگاگەدارن کە ئەم هەواڵە خۆشە دوێنێکە بڵاوکرایەوە و ئەمە سەراسەری کوردستان نەک تەنها کوردستان بەڵکو هەموو جیهانی گرتەوە ئەم هەواڵە خۆشە و ئێمەش بەش بە حاڵی خۆمان وەکو تەلەڤیزیۆنی پەرتە و خۆشحاڵی خۆمان دەرەبڕین و ئەم سەرکەوتنە بە هەموو ئەو کەسانەی کە لە کوبانی شەڕیان کرد و بە هەموو ئەو ئازادی خوازانەی کە لە تەواوی جیهان پشتی ئەم بزوتنەوەیان کرد لە کوردستانەوە هەتا تاران، لە ئەمریکاوە هەتا ئۆسترالیا، هەتا ئوروپا، لە هەموو شوێنێکی دنیا دڵیان لەگەڵ شەڕکەرەکانی یا خەباتکارانی شاری کوبانی لێدا ئەم سەرکەوتنە بە هەموو لایەک پیرۆز دەکەین. ئێستاش سەرنجتان ڕاکێشم بۆ وتۆژی من لەگەڵ فاتحی شێخ سەبارەت بە ئازادکردنی کوبانی. فاتحی شێخ زۆر سپاس دەکەم بۆ بەژای لەم بەرنامە. من زۆر سپاس دەکەم کەم بەرنامەتانە پێکهێناوە و منیش ئیجازە بدە هەروەکو ئێوە منیش پیرۆزبایی بکەم لە هەموو ئەو ژنان و پیاوان و ئەو کەسانەی کە لە هەموو عەرسەکانە هەم لە خەباتی چەکدارانە هەم لە باقی شێوەکانی خەبات لە کوبانی و لە پشتیوانانی کوبانی بەرامبەر بە تەوەحشی ئیسلامی داعش لە ماوەی 4 مانگ و 10 ڕۆژی ڕابردووە بەشدار بوون و بەم سەرکەوتنە گەیشتن. هەر لە چەند مانگەوە پێشەوە معلوم بوو کە نەفسی ئەم بەرگریە جەماوەریە ئومێدێکە بۆ خەڵکی دنیا و ئەلبەتە ئیمڕۆ سەرکەوتنەکەی ئومێدێکی زۆر گەورە و شادی بەخشە بۆ هەموو ئازادی خوازانی دنیا. من جارێکی تر پیرۆزبایی لە هەموو کەسانەکەم کە تیا بەشدار بوون و هەوڵیان داوە و هیوادارم ناڕەحەتی لە دەستدانی ئەو کەسان ئەو عەزیزانە کە لەم جەرایانە گیانیان بەخت کردووە ساڕێژ بێ بەم شادی و بەم سەرکەوتنە. فاتحی شێخ دیارە هەموو ئەو کەسانەی کە لە توولی ئەم 4 مانگ و 10 ڕۆژەی کە باست کردواتە ممکن زیاتریش بێت بەردەوام دڵیان لەگەڵ کوبانیا بووە، نیگەران بوون، هەتا تەنانەت شەو کە خەوتون بەیانی زوو هەستاون لەخەو بۆی کە بزانن هەواڵێکی ناخۆش ئەبیسن یان نا بەڵکو سەرکەوتنی زیاتر بەدەستێنن چۆن لەشکرکێشی و وەحشیگەری داعش بێنەزیر و بێهەمتا بوو لە کولی ئەو مەنتەقەیە کە کردێ سەر بۆی مهم بوو کە کوبانی بگرێت. بەڵام ئەم مقاومەتە بوو بە ئومێدی دنیا هەتا نەتەنها منتەقە بەڵکو ئومێدی دنیا. ئەمە لە کوێ سەرچاوەی گرت؟ ئەمە لەوە سەرچاوەی گرت کە ڕاستە داعش زۆر وەحشیانە حملەی کرد بە کوبانی و بێنەزیر بوو، بەڵام ئەو بەرەکەی تریشێ مقاومەتێکی جەماوەری کە لە کوبانی سازمان درا بەرامبەر بە داعش ئەویش بێنەزیر بوو و نەتەنها بێنەزیر بوو لەو شوێنە کە داعش ئەم وەحشیگەریەکە لە سووریا، لە عێراق، لە مووسڵ هەتا دیالە تا کوێیەکی تر. بەڵام بێجگە لەوە لەم دنیا کە بەتابەت لە ساڵی 2014 دنیا زۆر ناخۆش بوو لە هەموو بابەتێکەوە، شەڕ بوو، ئەوە لەولا بوو کۆ حرامەوە تاڵبانەوە بە تایبەت منزلمەوەی جەریاناتی تێروریستی ئیسلامی زۆر وەزعیەتێکی خراپیان بەوجود هێنا بوو. ئەم مقاومەتەی خەڵکی کوبانی و بە تایبەت ژنان ئومێدێکی دا بە خەڵک وەک چۆن مەسەڵەن حتا بۆ چۆن ئینقلابی تونس و ئینقلابی مصر 4 ساڵ بەرلەیسا ئومێدێکی بۆ ئێرادەی جەماوەری خەڵک لە دنیا زیینوو کردەوە و بە شوێن خۆیان پەیامەتهایەکی هێنا. ئەمەش بە بڕای من ئەم مقاومەتش نیشانیدا کە ئەو هێزە ئیسلامیە هەرچەندە وەحشی بێ مادام خەڵکێک لەوێ هەن بۆ دیفاع لە گیانی خۆیان و لە دەستکەوتەکانی خۆیان، لە خۆ بەڕێوەبردنی خۆیان، لە ژیانی خۆیان، ئەگە دەست بدەنە تفەنگ و متحدانە و سازمان یافتە هەمویان بەیەکەوە مقاومەت بکەن بەڕاستی توانن بەری بگرن و توانیان بەری بگرن. طبعا داعش هیچ وەخت نەیتوانی مەسەڵەن تا نیوەی کوبانیش شاری کوبانیش داگیر بکە،
بەڵام تەواوی دێهاتەکانی کانتۆنی کوبانی داگیر کرد و خەڵکی تەبان شارەکەی گەمارۆ دابوو بەرزایەکانی گرت و تقریبا نیوەی شارێک گرت و جارجار چوو بەرەو ئەولاتر بەڵام مقاومەت هیچ وەخت نەهێشت یعنی مقاومەتی کوبانی مقاومەتی جەماوەری کوبانی هیچ وەخت نەهێشت کە داعش دەستی بەسەر هەموو شارەکە بگات یعنی هیچ وەخت نەیهێشت چونکە ئەوان ڕۆژانی ئەوەڵ کە لە 15 سپتامبرەوە دەستیان پێکرد پێم وایە بەرحەڵ لە ناوەڕاستی هەفتا بووتیان بە فۆرمی ئیسلامی وەحشیگەری ئیسلامی خۆیان وتیان نوێژی جەمعە لە کوبانی ئەکەین بەڵام قەت نەیانتوانی بچنە ناوشاری کوبانی و طبعا ئەوانەی کە بەڕێوەبەرێ مقاومەتە جەماوەریە بوون خەڵکیان بردە شوێنە کە تەلەفاتی خەڵکی کوبانیش کەم بێ و ئەمەش سەرکەوتنێکی گەورەیە لە هەموو ئەم ماجرا طبعا ئەوانەی کە شەڕوان بوون لە سەنگەرەکانە شەریان کردووە طبعا عدەیەک لەو عەزیزانە گیانیان بەخ کردووە بۆ هەمیشە خۆشەویستی بەشەریە دەمێنەوەوانە نەک تەنها لە کوبانی و لەو مەنتەقا بەڵام بە نسبەتی تەلەفاتێکە لە شوێنی تر داعش توانیوەتی لە خەڵکی بدا لێر نەیتوانی بە پێچوانە مقاومەتە جەماوەریەکە تەلەفاتێکی زۆریدا لە داعش ئەمە بڕامە سەرکەوتنێکە کە هەر کەس هەروە بە قسەکەی خۆتان هەر کەس لە هەر شوێنێکی دنیا ببێ افتخاری پێوەکە و ئەو ڕۆژی یەکی نوامبر کە ڕۆژی دفاعی جیهانی لە کوبانی بوو و زیاتر لە 100 شار زیاتر لە 100 شاری دنیا خەڵک هاتنە دەرەوە بۆ دیفاع لە کوبانی من پێم وایە ئێستا ئیتر هەمووی ئەوانە و هەموو خەڵکی دنیا خۆشحاڵن بۆەوە کە لە شوێنێک مقاومەتێک بەرامبەر بە تەوەحشی ئیسلامی بە سەرکەوتن گەیشتووە و ئەمە نیشانەی ئەوەیە کە تەوەحشی ئیسلامی لە ئێران لە ئەفغانستان لە پاکستان لە بووکو حرامی نیجریە لە هەموو جێگەیەک ڕێگە حەلەکەی ئەمەیە ڕێگە حەلەکەی هاتنە مەیانی کۆمەڵانی خەڵخە بەژن و بە پیاوە دەستدانت چەکە و سازماندەهی یعنی ڕێکخستنی مقاومەتێکی جەماوەریە ئەم سەرکەوتنە بێگومان ئومێدێکی زیاتر بەخشێ بە خەڵک لە منتەقەیە و هەتا تەنان تەسیلاتی بێت لە ناو خودی سووریە و لە بەشی لە عێراقیش ئێوە ئەم تەسیلاتە چۆنە بینن من پێم وایە بەر لە هەموو شت چونکە کوبانی بەشێکە لە سووریە و بەشێکە لە مشکلێک یا وەزعیەتێکی ئالۆز کە وەشەڕێکی داخلی کە ئێستا ماوەی 3 ساڵە لە سووریا هەیە زیاتر لە 3 ساڵە لە سووریا هەیە بەر لە هەموو شت ئەم مقاومەتە تەناسب بە قازانجی ئەو خەڵکە کە مقاومەتیان کردووە ئەگۆڕێ لە معادلاتی خودی سووریا هەفتەی ڕابردوو کە کۆنفرانسێک بوو لە ئۆپۆزیسیۆنی سووریا لە قاهرە بۆ یەکەم جار حزبی پێدە کە لە کوبانی ڕێکخەری ئەم مقاومەتەیە داوت کرا بوو و ساڵح مسلمیان داوت کردو بۆ ئەوێ پێم وایە ئەم ڕۆژانە لە موسکۆش هەر کۆنفرانسێک هەیە من شکم نییە کە حتمما لەوێش داوت کراون منزومەوەیە کە معادلەکە گۆڕاوە هەر بە دەستپێکردنی مقاومەتەکەش معادلەکە گۆڕا یعنی دەخالەتکردنی ئەو خەڵکە لە مقاومەتە وای کرد کە نوێنەری حزبی ئەو جەریانە وەزنێکی زیاتر پێوکە لە معادلاتی منتەقەیە و ئەمە نیشانیدا کە لەلایەکۆ لە مەیدانابوونی خەڵک و لەلایەکۆ وجودی حزبێک کە ئەو سازمان بدا ئەم دوانە بەیەکەوە معادلەی سیاسی ئەگۆڕێ لە خراپترین شرایط ئەتوانێت بیگۆڕێ ئەمە یەک دووهەم بە بڕای من بەتایبەت مستەقیمەن لە مەسەلەی کوردستانی تورکیا و لە تەناسوبی کێشمەکێشی بینی خەڵکی منتەقەی کوردستانی تورکیا لەگەڵ دەوڵەتی مەرکەزی تەسیری فەوری دانێ بە خاطرەوەی دەوڵەتی تورکیا عەمەلەن لە داعش دفاعی کرد و زۆر درەنگ حتا ئیجازەیدا کە فەرزەن بەشێک لە پێشمەرگە لە کوردستانی عێراقەوە بچێ بۆ ئەوێ و ئەگەر لە بیرمان بۆ قەتەن هەموو کەس لە بیرەتی خەڵکی کوردستانی تورکیا تەظاهوراتێکی زۆریان کرد عەلەیهی دەوڵەتی تورکیا و حتا حدود 40 کەس لە خەباتکارانی ئەو تەظاهوراتانە گیانیان بەخت کرد
فشاران هنا ودولة تركيا أم سركوتنا دولة تركيا زياتر شرمزاركا وزياتر تناسبي هذا كان بزرر دولة تركيا أشكالته ولا كردستان تركيا هروها ببرامن لا كردستان عراقش تأثير دانه بو معناك نشان ذاك مقاومتك جماوري ركخراوي بشركة جنوب بياو أمير حل وأجر أو حكومتي هرم بوهم إمكانات وتسليحاته جوري كتير لبرامبر داعش ظاهر بوا أما معناه وياك أوان لو خاب بفي إمكانات بني لتشاو إمكاناتك هنا نهنتواني هو مقاومة برامبر بداعش سازمان بدن وأمش ببرايمن بتابر لشرائطك كخلق لكردستاني عراقا بتابر معنى آخرة نارضایەتیان هەیە بەرامبەر بۆ ئەحزابی حاکمە کە 24 ساڵە سەرنوشتی و کوردستانی عێراقیان بەدەستە و نەیانتوانێت جوابی خواستەکانی خەڵک بدەنەوە ئەمە بڕای من ئێرادەی خەڵک لە کوردستانی عێراقا تەخوێتەکە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان کە جوابگۆی ئەوە حتا جوابگۆی ئەوە نییە کە داعش هاتووە ئەم هێرشەی کردووە بە ئەندازەی کافی نەیتوانیەوە تەبەنەوەش بەرامبەر بە داعش مقاومتیان کردووە شەڕیان کردووە ئێستا لە شنگال شەڕ ممکنە لە مووسڵ شەڕ بێ ئەوەش باشە هەر هێزێک لە دنیادا بتوانێت کۆمەک بکا بەوە کە داعش شکست بخوا ئەو کارەی مثبەتە بەڵام مەبەستمەوەی ئەمە یا فەرزکەین لە خودی کوردستانی ئێرانە کولەن لە ئێرانە کە دیفاع لە کوبانی بوو بە ئەسڵێک لە هاتنە مەیدانی خەڵک شارێکی وەکو سنا مەسەن شعار درا كوباني سنا لمريوان لبانا لشركات طبعا كوباني بتا سنه بتابع زور شركانات الميدان بله مثلا شعري كوباني تنيانيه سنه بشتيوانيه هم شعركي زور جوانا هم نشانه داكلش لسنيشا زمانك برامبر الجمهورية الإسلامي عيني هم تجربة بو طبعا لشرائطي ترى وأما نشانه ذاك خلق برامبر بالجمهورية الإسلامي روحيان فرقك لموضوع هم أمانة تأثيراتك مثبتة بلان طبعا أما بمعنى أولية سركوتني كوباني أبطيش طالبالي النظامي أوندي ما أو دهاتانش حدود 350 ده أو دهاتانش طبعا أبي باك فينا بلان تدعش كشكستي خارج ولا كوبانيا قطعا راوناني لمنطقي كانتوني كوباني آسان تربه سركوتني كوباني ونظري من يكيان أمايا لبالي النظامي يكشانوه كأو خلقه كأوارك كراون بقرنوه طبعا الآن بحثك هي لباري أو كجويا لسطح الجهانية باسي أو هي كأو شارك استويران كراوه هروا بيه النو بلام شارك لبال أواب بكرته بو خلقك طبعا أقاوش بكرته لبالي تاريخيه مفيدة چونك أول نشاني وكشون مثلا بعضك آثارك نازيسمي ألمان هروا راجيرا وبو تاريخ بو ميجو أمش ببرايم بعنواني وحشيقري داعش أقر رابقيرا بلام شارك بسرعة بكريتو بو خلقا 200,000 كس لديهاتو لشاركة وروشتون أمش سركوتنك و بشي كتير جوايك أو خوب الريوبردنا من بما هل إمروي تدس بيكاتو خلقي كانتوني كوباني خوب الريوبردني خوان أمجارب بالروحية كي سرکەوتووە دواردەست بێکەنەوە هەموو ژنان و پیاوانی ئەو کانتۆناتوانن لە ئومراتی ئیداری کانتۆنەکانە وەلەوەکە ئەم زەخمە چۆن علاج ساڕەش بکەن ئەم کەمبودانە چۆن تەبعاً دووبارەکردنەوەی ژیان لە کۆبانی ئەویش خۆی ماوەیەکێوێ ئەم پێم وایە لەوەشدا هەر خەڵکی دنیا بە هەموو خەڵکی ئازادی خوازی دنیا بهم معناه بشتوانية كان لخلق كوباني لسرتايا أمريكا وإسلام متحديني وسيان كتخلت كان ونوع دخل كان وابوك وسيان ك إما ناتواني وظيفة مانية كشاري كوباني بباريزين واحتمالا سقوطك بلام نوع مقاومتك أواني وادار كربويك لم قسم باشجز بنوا شرواناني كوباني سلمان ديان أما تسقينا بزيرة وأتواني بالنبي بلا لا روزانو حفتكاني يكما مثلا جان كيري وأردوغان لبير ما وكاتل لمصاحبك ولا مسلاوك مسيبهم ك أمريكا وان بيجبيني أو كان كوباني سقوط كا لنوعي بيجبيني نيا لنوعي أرزوان بوك أمس
مقاومەتە سەر نەکەوێت شکست بخوا نەبێتە ئۆلگو بۆ نەبێ بە ئۆلگو نەبێ بە نمونە بۆ خەڵکی تر ئەوان ئارەزویانە کرد تێک بشکێ دوایە خۆیان بڕۆن و لەوێ خۆیان بکەن بە ساحەبی مەسەلەکە بەڵام هەروەکو خۆت ئشارەت پێکرد مقاومەتی ئەو خەڵکە و مقاومەتە قارەمانانە کارێکی وای کرد کە دوای مانگ و نیوێک ئەم جارە ئەمریکایش و تورکیەش و هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستانیش چوونەوێ بەڵام ئەو یەک مانگ و نیوی ئەوەڵە تەواوەن 100% لەسەر شانی خودی هێزەکانی یەپەگە و یەپەژە بەرەوە چوو. گشتنەوەی کوبانیە هەموو ئەو بەشانەی کە بەرزایەکانی وەچۆڕکردنی لەم وحشیانی داعش ئەمە دیارە سەرکەوتنێکی گەورەیە و هەروەکو خۆت باسەکەی ساش ماوێتی دهاتی دەوروبەری پا بکرێتەوە کە تەبعەن ئەمەی ئاسانترە بێت. ئایا پێدوانیە کە دەوڵەتی سووریا وەک چۆن خیاڵی هەیە کە دوبارە ئەو هێزەکانی ئەرتەشی سووریا لە شکشی بکەن ئەنوبێ ئەوان نایە کە ئەوانش تەبعەن مقاومەتیان لەلایەکۆ پێخۆش نییە تەبعەن وایە ئەوان پێیان خۆش نییە بەڵام من پێم وایە ئێستا ئەرتەشی سووریا لە مەوقعیتەکانیە کە بتوانێت بێتە ناو مەنتەقە چونکە هەر لەم هەفتەی ڕابردوو یا دەڕۆژی ڕابردوو لە بەشێکیان کە لە شاری حەسەکە مابوونەوە ئەو خەڵکە یا ئەو چەکدارانە ئەوانشان دەرکرد حەسەکە تەبەن لە کانتۆنی جەزیرەیە بەڵام ئەلعانە گەرتەشی سووریا دوبارە بیەوێ بچێتەوە کانتۆنی جەزیرە یا کانتۆنی کۆبانی بە تایبەت لەگەڵ مقاومەتێکی زۆر بەبرامە سەخت و خارەوانانە ڕوبەڕوو بێ و هیچ چارەیەکی یا هیچ سەرنوشتێکی غیرە شکست و سەرشۆڕی نامێنێ حتا جەبهەی نەسرە ممکنە مەسان بۆ کانتۆنی ئەفرین خەیاڵی ببێ حملە بکە یا داعش ممکن لێرە شکستی خواردۆ ئەو دەستێک کە لە کوبانەی داوی دراوە بەوان ئەوانی کەش پێمان نییە ئەو جرئەتە بکەن طبعاً بەڵام ئەمانە خۆ جەرانێکن کە تەجربە وەرناک جەرانێکن وەحشین بنیادم کوژن تێرۆریستن و یعنی حتا بمعنایەک استراتیژیەکی نظامی باشیان نییە چونکە ئەلبەتە تەبەن لەبارەی کوبانی و استراتیژیەکان زۆر دەقیق بوو چونکە ئەگەر ئەویان بگرتایە وەسڵ بوون بە تورکیا و تورکیا تەبەن پشتیوانیان بەڵام ئەفرین چونکە کەوتووەتە لاوە وەسڵ نییە بە کوبانی تەبەن ئەو سێ کانتۆنە هیچ کامیان بەیەک وەسڵ نین لەوانەیە جەبهەی نەسر یا داعش یا حتا ارتشی سووریا الان تەبەن دوورە لێ بکەونە تەماعی ئەوە کە بڕۆن بۆوێ بەڵام بە بڕای من هەر لە ڕۆژەکانی ئەوەڵی ئەو کارە ئەوەندە حیمایەتی دنیایی ئازادی خوازانی دنیا جەلبە بێ بۆیان کە ومەخصوصەن تەجربەیە کە داوێتی طبعا لە عەفرینیش خەڵکەکەی هەرە توانن مقاومەت بکەن و مەسەلەی ئەساسی لە کوبانیژەوە بوو کە ئەو خەڵکە لە ساڵێک لەوە بەر پێشترەوە منتەقەکەی خۆیان بەدەستی خۆیان ئیدارەیانە کرد هەموو شتێکیان ئیدارە کرد لە بێهداشتەوە لە ڕێگاوە هەموو شتێکیان ئیدارە کرد خەڵکێک کە خۆی ئیدارە بکە هەر هێزێک لە دەرەوە بێت بێوێت تعرضی پێ بکە داعش بێ یا حکوومەتی سووریا بێ ئەو لە دەستکەوتی خۆی دفاعەکە هەروکو عینەن تەجربەی ئێمە من و خودی تۆ لەوانە ساڵەکانی دوای شۆڕشی ئێران جمهوری ئێمە خۆمان وڵاتەکەی خۆمان ئیدارە کرد جمهوری ئیسلامی دوای انقلابی ئێران دوای ڕوخانی ڕژیمی شا هیچ حەقانیەتێکی نەبوو کە بێت بڵێ ئێوە لێرە من حکومەکەم بەسەرەوە ئەوە بوو کە ئێمەش دفاعمان لە واقعیەتی دەستکەوتەکانی خۆمان کە مقاومەتێکی زۆر جەماوەری وەسیع و درێژخایەنمان تەرتیبدا ئەگەر شەڕی ئێران و عێراق کۆمەکی کرد بە جمهوری ئیسلامی کە بالاخره ئەو جنبشە بشکێنێ بەڵام خەڵکی کوردستانی ئێران ئەو مقاومەتیان بوو بە مەبنای مخالەفەتێکی درێژخایەن و ئەبەدی لەگەڵ جمهوری ئیسلامیە تەبعاً لەوێژ وایە لە کوبانی و لە ئەلجەزیرە و لە ئەفرین خەڵک بۆنەوە خۆیان ئیدارەکەن هەر کەس هێرشیان بۆ بێن دەوڵەتی تورکیا بێ سووریا بێ داعش بێ جەبهەی نەسرە بێ لە دەستکەوتەکانی خۆیان دفاعەکەن بۆ معنایە من دڵنیام کە ئەوان ینی هەر هێرشە بکرێت سەریان هەر وەک کوبانی دفاعی لێەکەن زۆر سپاس دەکەم مەجاڵی بەرنامەکان بەداخەوە کەمە ناتوانین سپاس دەکەم بۆ ئێوەش بینانی خۆشەویست جارێککە پیرۆزباییەکەین لە هەموو ئەو کەسانەی کە لە کوبانیە و لە هەموو شوێنێکی دنیا دڵیان لەگەڵ کوبانی بوو بۆ ئەم سەرکەوتنیان ممکن کرد
بەتابەت بەشداری ژنانی تێکۆشە لەم خەباتەیە دەرسیدا بە هەموو ژنان لە دنیاە کابێت لە مقابل مڕگری و زۆرداریە ڕابوەسن. سەرتا ڕاششم بۆ درێژی بەرنامەکانی ئەمڕۆ لەگەڵ ما بن. Thank you.